بسم الله الرحمن الرحيم. هم لاکتان بخير بين اخوا. اما امرو پێشوازیمان کرد لە شاندی پارتی دموکراتی کوردستان بەڕێزان کاک فازڵ میرانی و هەباڵانی دیکەی ئەو سەردانێکی دۆستانە بوو بە مەبەستی تاوتوێکردنی بارودۆخی هەرێم و ناوچەکە و تونند و تۆڵکردنەوەی پەیوەندی دووقۆڵیمان هەردوو لا قسەی ئەرێنی و باشیان کرد. ئومێدمان وایە کە بە هاوکاری هەموو لایەک لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەمە دووە هەموو لایەکمان بەرپرسانەتر پێکەوە مامەڵە بکەین و ئەو گرفت و کێشانەی کە هەن بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک بتوانین چارەسەریان بۆ دابنێین. بە تاکید ئەم وڵاتە هەموو لایەکمان لە بەرامبەریا بەرپرسیارین و بە هەمووان چاک دەکرێت. تێکدان هەمیشە خراپە، یەکێک دەتوانێت شت تێکدا، بەڵام بۆ چاکردن بە هەمووان نەبێ ناکرێ. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی دەزانین کە پارتی دموکراتی کوردستان مێژوویەکی دوور و درێژی هەیە لە خەباتدا و ئێستاش پێگە و جێگە و ڕێگەیەکی بەرچاوی هەیە. بۆیە دەبێ ئەوان زیاتر هەز بە بەرپرسیارەتی بکەن و با هەڵفەڕاحانەتر و بەرپرسانەتر مامەڵە بکەن و ئەم سەردانەی ئەمڕۆژیان بۆ لای ئێمە پێم وایە هەر بەڵگەی ئەوەیە و دیارە سەردانی لایەنەکانی دیکەشیان کردووە و دەشکەن. ومێدمان وایە کە هەرچی زووترە ئەو گرفت و کێشانەی کە هەن چ پەیوەندی بە پەرلەمانەوە، پەیوەندی بە حکوومەتەوە هەیە، پەیوەندی بە کۆی ئەزمونە سیاسیەکەمانەوە هەیە و گرفت و کێشانە چارەسەرکەین و ئەو چاوەڕوانەی کە خەڵک و جەماوەری کوردستان هەرێمی کوردستان لە ئێمەی هەیە ئەو چاوەڕوانی بێنی نەدی و کۆتایی بێنین چارەسەرێکی ڕیشەی دابنین بۆ کۆتایی پێهێنانی هەموو ئەو شتانەی کە خەڵک بێزار دەکەن لە قۆرەخکاری، لە گەندەڵی، لە بێسەرەوبەرەی کە وەکو گوتم ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئامادەین کە بەشێک بین لە چارەسەر بۆ ئەو گرفت و کێشانەی کە هەن دووبارە بە خێراتنیان دەکەین و خۆشحاڵ بووین بە تەشریفهێنان و بەدیداریان. ئەم کاتتان باش. من لە حقیقەت شتێکی زیادم نییە بێخمە سەر قسەکانی مامۆستا عەلی باپیر. ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان و ڕێنەمایەکانی سەرۆک بارزانانی ئەوەیە کە هەمومان بیر لەوە بکەینەوە ئەوەی دوێنێ نەمان کردووە بۆ ئەم ملەتە و ئەم وڵاتە ئەمڕۆ هەوڵ بدەم بیکەین. سوالێک دێتە پێشمان لەوە ئایا هیچ نەکراوە؟ بەڵێ کراوە. ئایا هەموو شتێک کراوە؟ نەخێر، هەموو شتێک نەکراوە. دوێنێ زیاترمان پێ دەکرا؟ بەڵێ پێمان دەکرێ. بۆ نەمان کردووە ئەبێت لێرەوە ئەم ئەحزابی سیاسی هەمومان لەم خاڵەوە داخلی کێشەکانی وڵاتی خۆمان بینەوە و دابینکردنی ئەمن و ئاسایشی ئەم وڵات و ئەم خەڵکی کوردستانە و لەگەل بژێوی خەڵک ئەولەویاتی ئێمەیە و دوێنێ ئەولەویاتی حکوومەتەکەی کاکنێچیروان و کابینەی وزاری خۆی بووە ڕەفیقەکانی بە کاقوبات تاالبانیەوەش ئەمڕۆژ ئەبێتەوە بەرپرسیارەتی جەنابی کاک مەسرور و حکوومەت و تیمەکەی چونکو دابینکردنی ئاسایش و ژیاری خەڵک ئەمڕۆ لە پێویستیەکانی ئەم ملەتەیە. هەمومان قەرزاری ملەتی خۆمانین و دەڵێن پێکەوە دەتوانین بتوانین قەرزی ملەتەکەی خۆمان بدەینەوە. ملەت خوێنی داوە، دەنگی داوە، ماڵی داوە. ئەمڕۆ وەختی ئەوە هاتووە ئێمە ئەوانەی لە حکم ڕان دەبینەوە و لە دەرەوەی حکمیش دەبینەوە هەر یەک بە شێوەی خۆی. ئەوەی لە ئۆپۆزیسیۆنژی بێ ئەتوانێت بە ئۆپۆزیسیۆنێکی ڕاست خزمەتی ملەت و وڵاتی خۆی بکاتەوە. ئەوەی لە حکومشدایە ئەتوانێت بە حکومڕانیەکی ڕاست و عەدالەت خزمەتی ئەم ملەت و ئەو وڵاتە بکەن. ڕاگەیاندن ئەتوانێت دەورێکی چالاک ببێنێ لە هەردوولا
لە ڕخنەی ئاوادانکردنیش و لە حکومڕانی ڕاستیش تەرویژی ئیشە باشەکانی حکوومەت ئینشاءالله هەمومان دەست لە ناو دەستی یەک بەرەو خزمەتی کورد و کوردستانیەکان زۆر بەخێر بێت.